کۆمەڵی ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و کارنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی بۆ 4 ساڵی داهاتووی پەرلەمانی کوردستان پاشکردنی بژێویژیانی هاوڵاتیانە لە چین و توێژە جیاوازەکانی فەرمانبەران و مامۆستایان و پزیشکان و کارمەندانی تەندروستی لە چوارچێوەی هەڵوەشاردنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە و گێڕانەوەی موچە بەناو پاشەکەوت کراوەکان لە ڕێگەی دانانی حسابی بانکیەوە بۆ موچەخۆران. هەر لە سەرەتاوە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان دژی سەپاندنی سیستەمی پاشەکەوتی موچە وەستایەوە و بە سزادانی موچەخۆرانی زانی. ئێستاش کاندیدێکی لیستی ژمارە 194 دەڵێت کاری سەرەکیان لە پەرلەمان هەڵوەشاردنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە دەبێت. دیارە ئێمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەرنامەی انتخابیمان بۆ خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکێ لە خاڵەکانمان بریتە لە کارکردن بۆ هەڵوەشاندنەوەی سیستەمی ناڕەوای بەناو پاشەکەوتی موچە و ئێمە لە فراکسیۆنی ئایندەی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان زۆر بەجددی کارەکەین بۆی بە لە کەمترین کاتە ئەو بڕیارەی کە دوو حیزبی دەسەڵات بەناوی حکوومەتەوە دەریان کردووە بۆ سزادانی خەڵکی کوردستان هەڵی وەشێنەوە و بە میکانیزمێکی دیاریکرا و بە سیستەمێکی بانکی هەموو ئەو موچانەی کە پاشەکەوتیش کراوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ موچەخۆران بژێڕێتەوە. موچەخۆران وەکو خۆی دابین بکەین. ئەگەرچی حکوومەتی هەرێم با پاساوی قەیرانی دارایی و بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان و بە نایاسایی بڕیاری پاشەکەوتی موچەی بەسەر موچەخۆراندا سەپات، هەر ئەو کاتە کۆمەڵی ئیسلامی دژی پاشەکەوتەکە وەستایەوە و پێی وابوو قەیرانی دارایی دروستکراوە و داهاتی حکوومەت لە دابینکردنی موچە زۆر زیاترە. بەڵام کێشەکە لەوەدایە داهاتەکە لە دەستێکی ئەمیندا نییە و بۆ بەرژەوەندی حیزبی بەکار دەهێنرێت. کاندیدێکی لیستی ژمارە 194 بەڵێن دەدات وەک چۆن لەسەر شەقام دژی پاشەکەوت وەستانەوە ئاوهاش لە پەرلەمان کار بۆ هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچە دەکات. کاری ئێمە لەسەر لابردنی یاخود هەڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە ئەبێت و لە ڕابردوویش چەندین کەمپینمان بۆ دروست کردو لایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کە کارمان لەسەری کردووە، بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان و سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان بە جۆرێکە گوێ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناگرێت و چاوی لە داواکاریەکانی میلەتی خۆی نییە. بۆیە ئێمە بەڵێن ئەدەین بە جەماوەری گەلی کوردستان کە لە داهاتووە ئەگەر متمانی جەماوەر بەدەست بهێنین کار دەکەین بۆ هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچە بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە بەشی سێمی کارنامەی لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان بە ناونیشانی ئابووری و خۆشگوزەرانی کۆمەڵی ئیسلامی جەخت لەوە دەکاتەوە کە پاشەکەوتی موچە زوڵمە و بە زۆرەم لێ حکوومەت بەسەر موچەخۆرانی داسەپاندووە. بەڵێنیش دەدات لە داهاتوودا و لە ڕێگەی فراکسیۆنەکەیەوە لێبراوانە کار بۆ هەڵوەشاندنەوەی ئەو سیستەمە سەپێنراوە بکات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.